لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، لە یەکێک لە بۆنەکانی تر کە بۆنەیەکی پڕ لە خێر و بەرەکەتی خوای گەورەیە بۆ لێخۆشبوون لە عەبدەکانی خۆی، خوای گەورە کۆمەڵێک لە کات و سات و وەختەکانی کردووە بە دەرفەتێک تاوەکو عەبدە ساڵحەکان وا بکەن لەوێوە خوای گەورە لێیان ڕازی بێ. یەکێکی تر لەو کات و سات و دەرفەتە گرنگانە ئێستایە کە نۆمینەی حاجیانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمانە فەرمووێ لەم نۆ ڕۆژەدا کاری خێر زۆر بکەن. بەڕێزان و خۆشەویستان، ئێمە لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی جارێکی تر بانکێشتانەکەین بۆ خێرێکی گەورە، بۆ سەدەقە جاریەیەکی نەبڕاوە، بۆ ئەوەی کە مەحفوظ بن لە بەڵاو موسیبەت. فەرموودە جوانەکەی پێغەمبەرجان لەبیر مەکەن صلی الله علیه وسلم کە سوێندی بۆ خواردین واللهی ماڵ بەبەخشین کەم ناکا. بەڕێزان و خۆشەویستانم، جیهازی MRI کە ئەو جیهازەیە کە بۆ یەکەم جارە لە کوردستان کە دێتە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی، دوای ئەوەی کە 920 پشک لەلایەن مسلمانانەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزا کردرا، ئێستا کە زیاتر لە 1500 پشک ماوە. بەڕێزان و خۆشەویستانم، واللهی قازانجی ئەم جیهازە بۆ منداڵانی بێباوکە، بۆ هەژارانە، بۆ یەتیمانە. وەرن شەریکی دوعای منداڵانی بێباوک بن، وەرن شەریکی دوعای دایکی هەناسە ساردی منداڵانی بێباوک بن، وەرن شەریکی سەڵاواتی هەژار و نەخۆشەکان بن. بەڕێزان و خۆشەویستانم، بە 5 وەرەقە، تەنها 5 وەرەقە $500 بەڕێزان و خۆشەویستانم بۆ کڕینی جیهازی MRI. ئەم جیهازە وەکو باسم کرد قازانجەکەی تایبەتە بۆ منداڵانی بێباوک، بۆ منداڵە نازدارەکان. بەڕێزان و خۆشەویستان، بە دوای ئەوە 190 پشکی خەیریمان ماوە. پشکی خەیری لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی تەنها 30 وەرەقەیە، $3000. بەڕێزان و خۆشەویستانم، هەر کەسێک بە پشکێک لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی شەریک بێ دەبێتە شەریکی زەویەکەی، دار و دیوارەکەی، تەجهیزە طبیەکان. بەڕێزان و خۆشەویستان، ئێمە لە نۆمینەی حاجیانە بانگتانەکەین بۆ خێرێکی نەبڕاوە، تاوەکو لە ڕۆژی عەرەفەدا بەر ئەو فەرمودەی پێغەمبەری خوا بکەون صلی الله علیه وسلم. ڕۆژی عەرەفە بەهۆی خێرکردن و چاکەکردن، بەهۆی بەڕۆژوبوون، وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموێ خوای گەورە لە گوناهی ساڵێک پێشتر و ساڵێک پاشترت خۆشە بێ. داواکارم لە خوای گەورە کە لە ئێوە ڕازی بێ و خوای گەورە سەدەقە و زەکاتەکانتان بکاتە مایی سەری خێری پاراستنی ماڵ و منداڵتان، کەس و کارتان ئینشاء الله بە پشتیوانی خوای گەورە. بەڕێزان و خۆشەویستان مسلمانان، ئێمە لەو دەرفەت و لەو ساتە پڕ لە خێرەدا لە نۆمینەی حاجیانە چاوەڕێی هیممەت و هەڵمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین تاوەکو لە ئایندەیەکی نزیکە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ببێتە خاوەنی جیهازی MRI، وەکو ئەوەی کە ئێستا کە عەقدەکەمان کردووە بەڵام قەرزارین. 1500 پشکی ماوە، 190 پشکی خەیریمان ئێستا لە بەردەستایە، ئەتوانن بە بڕی $3000 بە بڕی $500 بەشدار بن لە کڕینی جیهازی MRI یان پشکی خەیریەکانی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. خوای گەورە لە ئێوە ڕازی بێ و نۆمینەی حاجیانتان پڕ لە لێخۆشبوونی خوا بێ، پڕ لە ڕەزامەندی خوا بێ، پڕ لە خێر و چاکە بێ، پڕ لە قوربانیکردن بێ ئینشاء الله. والسلام عليكم ورحمة الله وبركاته. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.